کاک شەفیق ئەم کاتت باش و بەخێر بیت ئەمڕۆ لە میحوەری گوێر داعش چەکی کیمیایی بەکارهێناوە. ئەم جۆرە هێرشانە چ کاریگەریەکی هەیە لەسەر هێزەکانی پێشمەرگە؟ زۆر سپاس بۆ کەناڵی NRT و سەرەتا سەری ڕێز و نەوازدا دەبێنم بۆ شەهیدە قارەمانەکانمان کە لە ماوەی 2 ساری ڕابردوو لە بەرگریکردن لە خاک و نیشتیمان ژیانی خۆیان بەخت کرد و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم و دەستخۆشی لە فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی بەرامبەری داعش لە سەنگەرەکاندا دیفاع دەکەن لە ملەتەکەیان. دەربارەی پرسیارەکەت خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوو کە فترەی زۆرە هێزی پێشمەرگەی کوردستان تووشی شەڕێکی نابەرامبەر بووە بەرامبەر بەو تیرۆریستانەی کە هیچ شتێک ناپارێزن تەنها هێزی پێشمەرگەی کوردستان توانیتی بەرگری بکات دیفاع بکات و دەربارەی ئەم چەکەی کیمیاوی کە بەکار دەینن ئەمە شتێکی تازەیە چونکە زۆرەکەی زۆری تازەیە ئەو زۆرەی پێش ڕابردوو بەکاریان دەهێنا ئەمە نەوحا کیمیایەکی تر بوو تێکەریان دەکرد لەگەر هەندێک مەوادی تر ئەمە زیاتر فرمێسک و وڕی و ئەوەی پێوە دیار بوو بەڵام ئەوەی ئێستا بەکاری دەینن ئەمە زۆرەکی تکەیە بە تاکید کاریگەری هەیە لەسەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە بەڵام هێزی پێشمەرگە هێزەکی خۆڕاگرە ئەمە یەکەم جاریش نییە بەرامبەر بە ملەتەکەمان چەکی کیمیا بەکار بێتن هەر خۆی ڕاگرتی و هەر تەعاملی کردیە. بەگشتی لە چ ناوچەیەک داعش ئەم کیمیایە بەکارهێنێ دژی هێزی پێشمەرگە؟ چۆن؟ لە چ ناوچەیەک بە دیاریکراو داعش ئەم چەکە کیمیایە بەکارهێنێ دژی پێشمەرگە؟ کەرکووک، مووسڵ، لە چ مەحوەرێک بە زۆری؟ وەڵاهی لە هەموو مەحوەرەکان بەکاریان هیناوە لە سەرتاسەری جەپەکان بەکاریان هیناوە بەڵام ڕەگە جۆرەکانی زیاواز بیتن لە هەندە شوێن کاریگەرتر بووە لە هەندە شوێن. مەسەن بۆ جارێک لۆریە کات لە مەنتیقەی حەردان خۆی تەقاندەوە فول بوو لە کلۆر ینی ئەم کلۆرە کیمیاییە ینی ئەم وەزعی هێزی پێشمەرگە لەوێندا تەقریبەن ناخۆش بوو لە پێشمەرگەکانی ئەو سەنگەرانی و دەکا لیوای ساری پیادەی لێبوو لە هەموو مەحوەرەکان بەکاردێنن بەڵام ئەوەندە کاریگەری نەکردە سەر ئەوەی کە هێز ینی برێ وڵات جەپەکە بشێتن یان خوا نەخواستە هەر شتێکی کە نەخوازیار ڕوو بداتن بەڵام کاریگەری خۆشی هەیە. بەڵام کاک شەفیق ئەم کیمیاییە کاریگەری خۆی هەیە ئێوە چۆن خۆتانە پارێزن؟ هیچ پێداویستیەکتان لای بیدەنە پێشمەرگەکانتان؟ دیارە لە ماوەی ڕابردوو وەزارەتی پێشمەرگە هەندێک مشوری خواردووە بەڵام مشور خواردنەکە لە 100% نییە بەڵام مشوریش خواردێ خۆشتان دەزان ئەو وەزع قەیرانی دارایی و ئەو وەزعی وەزارەتی پێشمەرگە ئەو وەزعی کە بەسەر هەرێمی کوردستاندا هاتیە شەڕەکە ماگەک نییە دوو نییە سێ نییە ئەمەش ئیمکانەتی دەوێت پێداویستی زۆری دەوێت بەڵام وەزارەتی پێشمەرگە زۆرە قیناع وەقایەکی تەوزیع کردیە بەسەر هەموو سەگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و مشوری خواردێ بەڵام ڕەنگە وەکو پێویست نەبی مشور خواردنەکە پێویستی زیاترە کە مشوری بخوری. بڵێ ئەو 450 ملیۆن دۆلاری کە ئەمریکا دێنێرێت بۆ هێزی پێشمەرگە چی کاریگەریەکی دەبێت کاک شەفیق؟ بە تەئکید یعنی چۆن ینی ئێستا ئەم شەڕە بە ئیمکانیت دەکرێت کاکە گیان یعنی ئەم شەڕە خۆ ئەگەر هاوپەیمانان هاوکارمان نەبن لەگەر لە هەموو ڕووەکانەوە هەم لە ڕووی مادی لە ڕووی معنەویەوە لە ڕووی مەشق پێکردنەوە ینی کاریگەریەک زارگە لە زۆرەگەر ئەو پارە بگاتە دەست وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان بە تاکید سەنگەرەکان بە قووەتریش دەبن و معنەویات بەرزتر دەبتەوە و کاریگەری زۆری دەبیتن. چۆن ئەو کاریگەری چۆنە بێت؟ ئێوە تەنها بۆ موچە تەرخانی دەکەن چەند مانگ دەتوانن موچەی فەرمان پێشمەرگەی پێبەن ببوورە؟ ناخۆ زۆر زات شێتە با هەر موچەمان هەبی ئەگەر سوتەمەنیمان نەبی ناگەینە سەنگەرەکانی پێشەوە با هەر موچەمان هەبی ئەگەر
تەقەمەنیمان نەبی هەر ئیسفادەینێ با هەر تەقەمەنیمان نەبی ئەگەر ئالیاتمان مەزبوط نەبیتن معنە هەموو شتەکانمان تەواوکەری یەکن یعنی ئەمە هەر نییە لە وەڵا ئیلا دەبی ئیلا موچەی هێزی پێشمەرگەی پێ بدرێ خۆ پێشمەرگە لە سەرەتا کە دروست بووە بۆ موسە دروست نەبووە بۆ دیفاعکردن لە خاک و وڵات و لۆ ملەتەکەی دروست بووە خۆ موسە ڕاستە خۆ بژێوی ژیانە و ڕۆکە سەرچاوی ینی بژێوی ژیانە ینی سەرچاوە ڕئیسیەکەیە بەڵام ئەمە هەموو شتەکانمان تەواوکەریە کە مەسەلەن ئەگەر ئەتو ئالیاتن نەبی بە هەر تەقەمەنی تەبی تەقەمەنی تەبی با ئەگەر سوتەمەنی نەبی هەر هیچت پێ نەکرا ینی هەموو شتەکان تەواوکەریەکەن من پێم وایە ئەوە هەموو لە زۆر لە فەراخەکانمان لۆ پڕ دەکاتەوە. کاک شەفیق پێ دوایە ئەو 415 میلیۆن دلاری ئەمریکا تەرخانی کردو بۆ هەزی پێشمەرگەی کوردستان کێشەکانی پێشمەرگە بەگشتی چارەسەر بکات؟ لە 100% لەبەرە وەزعی پێشمەرگە پێداویستی یەکجار نقستانە پێداویستی یەکجار زۆری دەوێتن ینی لە هەموو ڕووەکانەوە ینی ناوەڵە لە 100% نیە بەڵام زۆر لە برینەکانمان ساڕێژ دەکاتن. باش دوو ڕۆژ پێش ئێستا هێزی پێشمەرگە لە ناوەران هێرشیان کردە سەر داعش و ئەڵێن 7 کیلۆمەتریان ماوە بگەنە سنووری شارەوانی شاری مووسڵ پێشمەرگە بۆ ئەوە بەپەلەیە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ دیارە ئەو شوێنە لە مەنتیقەی ماوەران و ئەوانە لە سەدی مووسر لە سەدی مووسر تۆزێک نێزیکە ینی لە شێخان زۆر دوور نییە و لە زۆر شوێنەکان نێزیکن خۆ ئەگەر ئەگمە بەگە بتوانین ئاگرەکە لە خۆمان دوور بخینەوە من پێمایە شتێکی چاکە خراپ نییە مەسەلە پەلە نیە لە مووسر خۆ مووسریش کاکە نێزیکەی لە نێزیک 2 ملیۆن خەرکی کورد لە دەورا پشتی مووسڵ ناو مووسرە خۆ دێمە نابی دیفاع لەو ملەتی خۆشمان بکەین کە لەوێندە زۆربیان ئێستا لە بەردەستی داعشن زۆربەی دیهاتەکان وە دژمنی تێدایە مەتن زیاتر ئەوە مەبەستەکە ئەوەیە هەم لە سەدی مووسڵ دوور بخرێنەوە هەم لە شێخان دوور بخرێنەوە هەم لە ناوچەکانی خۆمان دووریان بخێنەوە شتێکی باش. بڵێ کاک شەفیق گلەی ئەوەتان هەبوو کە چەکی باشتان پێ نییە ئەم کێشەی وەکو خۆی ماوەتەوە یاخۆ چەکی نوێتان پێگەیشتووە یان پێتان دەگات لە داهاتوودا؟ وەڵی من پێم وایە جارێکی پرسیارێک لە برادرە ینی کاتی شوێنێکمان کرد ئەفسەرێکمان کرد لە هەشتاکان ینی پرسی ئەنگۆ ئەو ئیمکانیەتتان نییە و چەک و تەقەمەنیتانی و کۆپتەتانی و دەبابەتانیە چە ئەنگۆی گەیاندێرە گوتمان بیر و باوەڕ قەنەعەتت هەبی بیر و باوەڕ شەڕ دەکات خۆ ئەم بیدایەت بیر و باوڕەکەوان نەبوودی تو زۆر لە شوێنەکانمان لێگیرا بەڵام ئێستاکە ئەو پێشمەرگارێک کە لە سەنگەر ماوەرتنەوە وە دیفاع دەکەن بیر و بڕوایان بە قووەتە یعنی بڕوایان بە مەسەلەکە هەیە بڕوایان بەوەیە کە دیفاع لەو خاکە بکەن بڕوایان بەوەیە کە تۆری شەیدەکانیان بکەنەوە بڕوایان بەو مەسەلانە هەیە ئەمان ئەگەر ئەو چەکەی من جارێک لە جەنابی کاک مەسعودیشم پرسی ئەمەی لە شاشەی تەلەڤیزۆن بەعەز دەکرێ بەڕاستی ئەو چەکە بەدەست هێزی پێشمەرگە نەگەیشتووە بەڵام هاوکاریش کرای نەخۆ ئەجی خۆ شەڕەمان بە چ کردیە ئەمە ئەجێ هەموو شوێنانەمان پاک کردیتەوە بە درێژایی چەند کیلۆمەتر لە ئێمە گیرا بۆوانەمان هەموو گرتیتەوە خۆمە بەو چەکانەمان کردیە بەو تەقەمەنیانەمان کردیە ینی بەڵام وەکو پێویست نییە ئەوەی کە لە شاشەی تەلەڤیزۆن بەعەز دەکرێتن ئەم چەکە ئەو هاوها و من پێم وایە ئەمە جیاوازی هەیە. ئەتانەوێت بەم چەکەوە بەشداری کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ بکەن؟ کاکە گیان خۆت و شاری مووسڵ خۆ چ جیاوازێکیە لەگە ئەو شوێنانەی کە جیرانە خۆ ئەمە پێدوای هەر بەدەست و قامی هێزی پێشمەرگەیە یا هەر بەدەست و قامی حەسی شعبیە یان بەدەست ئەوە خۆی ئەمریکایە هاوپەیمان تا پشتیوانی لێ دەکاتن لە هەموو ڕووەکانەوە خۆ من پێم وایە ئەگەر مەبەستیان بی چۆن ئەو شارەکانیت کە ژیرانی وەڵام پێم وایە مووسڵ ئاسانتریش دەگیرێت چێ مەبەستی بێت تقریبەن مووسڵ وادێ لە گەمارۆ درایە تقریبەن مووسڵ وادێ گەمارۆ بدرێت ئەگەر ئەمە مەنتیقەی تەلەحفەر و ئەوانە هەنگاوش کە بچینە پێش و لا عەویزەی ئەو لا هەنگاوش کە بێنە پێش من پێم وایە مووسڵ گەمارۆ دەدرێت. بڵێ وەزارەتی پێشمەرگاڵێت لە توانایاندایە لە ماوەی 2 ڕۆژدا هێزەکانیان کۆبکەنەوە حازریان کەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ ئامادەیان کەن تا چ ڕادەیەک ئێوە دەتوانن ئەم کارە بکەن؟
من پێم وایە هەر دەمەچی هەر بڕیارە چ لە سەرۆکایەتی هەرێم چ لە وەزارەتی پێشمەرگە دەربچی و لە فەرماندە مەحوەریەکانەوە دەربچی و ئاگاداری ئەو فەرماندە و لیوایانێک کە لە بەرەکانی جەنگدانا نەک بە ماوەی 24 ساعت من پێم وایە بە ماوەی 12 ساعت هەموو هێزەکان ئامادە دەبن چونکە چۆن لۆگرتنەوەی شنگال چۆن لۆگرتنەوەی مووسر چۆن لۆ منتیقەی حەردان سنوونێ ئەوەی من شارەزابن سەدی مووسر ماوەران ئەو منتیقانەی وێندەری ئاستی مووسر ینی ئەو شوێنانە هەمووی خۆ بە ماوەی 20 ساعتی نەوری هێزەکان کۆبوونەوە ئەو شوێنانیان کۆتڕۆل کردەوە. بڵێ کاک شەفیق ئەگەر باز لە میحوارەکانی پێشمەرگە بکەین تا چ ڕادەیەک هەماهەنگی هەیە تا چ ڕادەیەک ئاگایان لە یەکترە لە ئێستادا؟ وەڵاهی خۆ هیچ شتێک لە ژیان و لە دنیادا 100% نییە بەڵام ئێمە خۆشبەختانە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزانەی لە بەرەکانی جەنگدانە شەڕ دەکەن دیفاع دەکەن لە ملەتەکەیان لە خاکەکەیان لە شەرەف و کەرامەتی خۆیان من هەمومان پێم وایە هاودەنجین هاوڕەنجین هاو بیر و باوڕین هاو دیفاعکەرین یعنی هەموو پرس و ڕایەکمان پێکەوەیە هاو کاریش دەکرێت مەسم پێم وایە گەر هەموو شتێک 100% نییە ئەدی خۆ دووبارەیەکەمەوە ینی ئەگەر هەمە هەنگ نەباینایە ئەو شەڕانەمان پێ نەدەکرا. بەڵێ تا چ ڕادەیەک هێزی پەکەکە بوونی هەیە لە میحوەری مووسڵ وەک ئاگادار بیت؟ وڵای لە مەحوەری مووسر ئاگادار نیمە بەڵام لە مەحوەری مووسر مەحوەری زۆرە. بۆچی ئاگادار ئەمە خراپ نییە بۆ ئێوە؟ دەرێم ئەتو دەرێ مەحوەری مووسر چونکە ئەمن مەحوەری ڕۆژئاوای مووسرم بەڕێستان فەرماندە لە میحوەری دیژلە لە ڕۆژئاوای مووسڵ بڵێ بەڵام لەم ناوچەی ئێوەدا هیچ بوونیەک هەیە؟ بوونیان هەیە؟ بوونیان هەیە؟ بەڵێ لەو ناوچەیە دەبیندێن؟ ئەلۆ هێزی ئەپەکە؟ بەڵێ بەڵێ هێزی ئەپەکە لە ناو شنگارن و شانبەشانی پێشمەرگە دیفاعیان کردیە شەهیدیاندایە سەنگەریان گرتیە لەگەر ئێمە هیچ جیاوازێکیان نەبووە ڕێز و احترامیان گیرایە هاوکاریان کرایە لە ڕووی من قەنەعەتم وایە ئەو مەحوەرە زیاتر ئەو عیتادەی بەوانیدایە ئەوەی ڕەنگە بە ئێمە نەدابی بەڵام چۆن هێزەکانی ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان چووە کۆبانی تا ئەرکەکەی جێبەجێ کرد دوایە هەر لە سەفەرمانی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم گەڕاوە مەلا هێزی پەکە هەبوو لە ناو شنگار چکە ناشادرێتەوە بارەگەیان هەیە ئێستاس بارەگەیان هەیە مقڕاتیان هەیە سەرشاخیان هەیە شەهیدیاندایە لەگەر ئێمە لە ناو یەک سەنگەر بووینە ئێستا ئەرچی پارە بڵێ پێت وایە بەشدار دەبن لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا؟ بەجێرەی ئەو معلوماتانی ئێمە دەستمان کەوتووە بەڵێ بەشدار دەبن. بەشدار دەبن. هیچ هێزێکی تر ئێمە دەستمان کەوتووە هیچ هێزێکی تر ڕێگری دەکات لە بەشداربوونیان بەڕای تۆ ئەو زانیارەی لاتە؟ هیچ هێزێکی تر بەڵێ ڕێگری دەکات لە بەشدارکردنیان؟ ئەمن ئەمە نازانێم ینی زۆر جار هەندە هێز لە ناوچەکەیە هەرای لەسەر دروست دەبی من نازانم کێ لە عێراق و لە کوردستان نییە ئەخە کام دەوڵەتی لێ نییە پێ نازانم ینی ئەڵێن وەڵایی فران هێزی هینای ئەدی باشە هەموو دنیاوە لە عێراق و کوردستان نییە وەڵی کاکە هەموو کەس بەشدار دەبیتن هەموو کەسیش پێی خۆشە پشتی شێری بەرکەوی لە گرتنەوەی لە هەموو هێز هاوپەیمانەکان و دەورا پشت و جیرانەکانمان و هێزی کوردی لە هەر پارچێکی کوردستان بی وڵا پێیان خۆشە بەشدار بن. ئەگەر باز لە حەشدی شعبی بکەین تا چ ڕادەیەک هەماهەنگی هەیە لە نێوان ئێوە و حەشدی شعبیدا یاخود سوپای عێراق بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ لە مەحوەری ڕۆژئاوای دزلا حەشدی شعبی لای ئێمە وجودیان نییە تاکو ئێستاکە ئەوجا نازانم لە پێشگرتنی مووسڵ وجودیان دەبیانە. بڵێ بڵێ لیوا شەفیق چاوشین فەرماندە لە میحوەری دیژلە لە ڕۆژاوای مووسڵ سپاس کە بەشدار بووی لەگەڵماندا.